ئازیزان دۆستان سڵای خۆتان لێبێت بینەرە بەڕێزەکانی کەناڵی دیمان زۆر خوشحاڵم ئەم جارە هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامەکەتان پرۆگرامی ئاوازی ما خۆشەویستان میوانە بەڕێزەکانی ئەم شەو پێگاتوە لەم بەڕێزانە میوانی زیادە ئازیز مامۆستا خالی سەکاری ژەنیار و موزیسیان مامۆستا ژەنیار خوا بەخێر بێ گەورە کردین ئەکتەر و شانۆکاری دێرین مامۆستا مستەفا ئەحمەد تەشریفی هەیە مامۆستا ژەنیار خوا بەخێر بێ سەر چاومانە زۆر سپاس بۆ ئێوە و تەمەند درێژ بن ئینشاءالله سپاس دەکەین هەروەها کەسایەتی دیار و ناسراوی شاری سلێمانی بەڕێز کاگە بەرزانی حاجی ئیبراهیم کاک بەرزان ژەنیار خوا بەخێر چاومانەتی خۆشحاڵ بن بە ئامادەبوونتان زۆر بەخێر بێن ماندووتانەکەین ئەم شەو هیوادارین بەدڵە گەورەکەتان بمان بەخشن ڕەنگە زۆر ماندووتان کەین بە پرسیار و قسەکردن و تەنانەت گۆرانیش خۆشەویستان بەر لە هەموو شتێک بە نۆبەرەی بەرنامەکە بەرکوڵەکەی بە گۆرانیەک بێ بە دەنگە زوڵاڵەکەی هونەرمەندی خۆشەویست کاک ئیحسان زیرەک با فەرمێ کاک ئیحسان گیان بەخێر بێ و سەر چاوم فەرموو ستێج بەخێر بێ یاخوا بردی بوی که عشقم بگنم هشتا من عطا بشنم ای مریم ای من مریم چاو جوان مریم بو کونی مریم لحورازو صار ولجيو كشتومي بوا خوي دمن يجيو اي مريم اي من مريم شاو جوان مريم بوكاوني مريم
هنا صيجيان ما يؤمدم هنا صيجيان رجي حيواتهم مخين وأسرين دوار أمان 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 غيوار وارقل مامان تابك يا لصوي جمال ما واحد تابك يا لصوي جمال ما واحد أصير قوى شيء نيوان قوى نيوان قوى أمان 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 تاكي من واشت وما خليا ولا قلبم تابك يا من واشت وما خليا ولا قلبم تاكي لي يجري بلد عبد قلبم بلد عبد قلبم أمان 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 مريم يا شعب جوانا خلبير ندوة خان ومانا قراداني وكريا دوستانا أي مريم أي أمان مريم شايا وجوان مريم بوكاوني يا مريم دەسودەمە خۆش بێ و هەمیشە و دایم پایدار بیت کە ئەحسانجان بۆ دەنگە خۆشە و بۆ ئەو یادە جوانەی کردێ دەستی خۆش بێت دەمت خۆش بێت دەستی ژەنیارەکانیش خۆش بێ و هەمیشە ئێوەش هەر بەردەوام بن خۆشەویستان گروپی هەڵپەرچێ سەرەکانیش لێرەن دەستیان خۆش بێ بۆ بەشداریکردنیان ئەم میوانە بەڕێزانی تر کاک مستەفا تۆ چیت بیرکەوتەوە کە گوێت لە گۆرانیکی حەسەن زیرەک بوو ئێستا جاچیم بیر ناکەوێتەوە وەڵی لەسرە مەرگا بە گۆرانی حەسەن زیرەکی بۆ لێ بە نەبووژیت بۆ من خۆم ئەوەنە معجیبم پێی ئەوەنە حەزم لێ بووە ئەوەنە گوێگری بوو لە نزیکەوە دیوتە ئەگەر دیوتە شتێکیمان پێ بڵێ کە بێتە پێش چاومان یا ئێمە نەمان بیست بەس بە بینین بینیومە بەڵامەوە نەبوو بڵێ اختیلاتم بوو بێ لەگەڵ یادا ئەو شتانە تەنانەت لە بیرم هات ساڵی 56 بوو یا 57 بوو ماڵی خاڵێکم لەو کۆڵانە بوو بەرامبەر مزگەوتی تەکێڕوتە خانوویەکە بوو بۆ ئافریکا خوا مەحموود پوشێنیان پێوت خانۆکە گەورە بوو وا بزانم 7 ماڵ 10 ماڵی تیا بوو این بوو هەر هەوە دە حیوانێک و ماڵێکی تیان دەوترا خان وازە مەسەردەوە ناخان نە بەڵام هەر خانوو بوو این بوو بەڵام جێگەی خۆشیانە بوو هی کرێکیشیانە بوو جا من مناڵ بووم ئەو کاتە عمرم 10 ساڵ 9 ساڵ هەر ئەوەنە کاچوون بۆ ماڵی خاڵم ئەیانوو لەو ماڵەی مەحموود پۆشێنیە حەسەن زیرەک و ژنەکەی ئالەو لەو خانوان بەڵام خۆم لەم بینی بەزانی کامژنی نازانم کامیان بوو ئەوەی کە من باسیەکەم 57 ئەوانە بوو پێشین ئەنجا دوای ئەوە شەنجارێکی کاتبوو بۆ سلێمانی مەسەلەن بە تایبەتی وازانم لە 64 ها لە 67 ها جا ئیتر لە 67 زیاتر ئەوانەی کەوا معجیبی بوون و دەنگیانی یعنی حەزیان لە دەنگی بوو کە ئیمکاناتی یەکێک لەوانە
خوا لێ خۆش بێ کاکە محەممەی حاجی ئیبراهیمی چەرمەگە یعنی ئولفەتی بوو ئیتر زۆربەی وەخت ئەی بردە ماڵی خۆیان و ئەوە کاک بەرزان کاک محەممەوی دوێنین بزانین کاک بەرزان تۆسی مامۆسەکەی لەسەر حەسەن زیرەک کاک میدیا زۆر سپاس بۆم دیدارە وەڵی ئەوەندەی من طبعا من مناڵ بووم بڵێم حەسەن زیرەکم بینە بیری میە چکە کە هەتە قازیاوە من مناڵ بووم بیری میێت کا لەوێ خانوادەوە بۆ زۆری و کاسەتانی بەجێ لە ساڵی 16 کاتوتە ئێرە کاک محەممەم کە بیستوێتی هاتوێرە کاک محەممەم زۆر ماجیبی بووە کە نردوێتی بە دوای هێناوێتی ماڵی خۆمان لێرە ساڵی 16 باوکم بەڕەحمەت بێ سەفەری حەجی کردبوو بۆ حکومە مەجالەکە زیاتر بوو بۆ کاکم کە لە ماڵی ئێمە بمێنێتەوە نەک باوکم پێی ناخۆش بێ بەس خۆتە زانی بەنسبەتی دانیشتنوانەوە حاجی بووە کاک محەممەم زۆر ئیتیمامی پێدا زۆر خزمەتی کرد و چەند دانیشتنیەکی کرد لە ماڵی ئێمە دوو دانیشتنی کرد لە ماڵی خۆمان و دانیشتنی لە شوێنانی تریش کە کاک محەممەد بەشدار بووایە نەیتوانیا لە ماڵەوە بیکرا یعنی کۆی تێچووی دانیشتەکە کاک محەممەد ئەیگرتە ئەستۆی خۆی بەس لەبەرەوەی کە هاوڵ و ڕەفیقەکانی خۆی کۆکاتەوە و لەوێ حەسەن زیرەک گۆرانی بڵێ ئەو کەسایەتانە تەمان جێدەستیان هەبووە لە بەرەو پێشبردنی هونەرە میلیەکەی حەسەن زیرەک ئەو هونەرێکە هونەری دانیشتنی پێ دەڵێن کەوێ زۆرێکە لە هونەر یعنی بەڕاستی ئەگەر هونەری هەر کۆمەلگایەک دانیشتن و مەجلیسی تایبەتیتیان دەبێت ڕەنگە سەبارەت بە هونەرمەندەکە جۆرێک لە کەم و کوڕی هەبێت لە بوارە بەرحاڵ دوای دێن و خزمەتان زیاتر قسەی لەسەر دەکەین کاک ئەحسانجان دەسوودەمت خۆش بێم جارش کاک ئەحسانجان جەنابەت چۆن بۆ عاشقی حەسەن زیرەک بوویت چۆن بە شوێن پێ ئەوە هەنگاو دەڵگرت و حەزت لە دەنگی ئەو کرد و دەست کرد بە گۆرانەکانی ئەو ئەم عاشقە چۆن دروست بوو مامۆستاگیان سپاس بۆ تۆش لە گەورەیە کە بۆ خۆتان گەورە کوردستان کردو و ئەو گروپە خۆشەویستە ئەو ژەنیارە ئازیزانە و مامۆستا خالید سەرکار و بەڕێز کاک مستەفا ئەحمەد بەڕاستی ئەم جۆرە پیاوانە نازنامەی ئەم گەل وڵاتن جێگا ڕێز و تەقدیرن بە جەنابیشتەوە هەروە کاک بەرزانی خۆشەویستیش ئەو بنەماڵە گەورەیە وەختی خۆی خزمەت مامۆستایان کردوانی شایانی ڕێز و تەقدیرن من منداڵ بووم تەمەنم 19 ساڵان بە وەستایەکی خزممانە بوو بە نێوی وەستا ئەکرەم دیواری بۆمانە کرد ئەو سەردەمە ڕادوێکی قیسارەی بچکۆلەمانە بوو من ئاوا بەردم بۆ بردە پێشەوە ڕادیۆکەش دەبان ئەو کۆمەڵە بەردە دانرا بوو سوودپە گۆرانیەک دابەزی بە ناوی هەروایە یعنی هەر لە خۆمەوە گوێم بۆ شل کرد سرنجی ڕاکێشام ڕێک بەردەکەم دانا و دانیشتم گوێم لێگرت چووە مێشکمەوە دوایەوە چون بۆ لای کاک حاجی جەفەر خوا عافیکە تۆمارگای زیرەک ئەوش لە خۆشی مامۆستا زیرەک ئەو تۆمارگایی دانابوو لێم پرسیوتم کا حاجی فڵان گۆرانی بوو لە ماڵ خۆمان ئیشمانە کرد ئەو گۆرانیە بووتی ئەزانی کاوتم هەر ئەوە نازانم هەروایە بوو وتی ئەگەر بۆ تاقی کەمەوە ئەزانی کام گۆرانی وتم بەڵێ گەڕا و هاتە سەری وتم ئەو گۆرانیە بوو وتی دا ئەو مامۆستا حەسەن زیرەکە ئیتر وردە لەوە من کاسێتەکانیم کۆ کردەوە و پەیام کردووی تر هەلەوە من علاقە و عشق و خۆشەویستیم چوە سەر ئەو مامۆستا گەورەیە ئاها بوو تێکەڵبوونی من بە دەنگی هەرچەنە من حەدیشم نییە من نادەسوودەمتان خۆش بێت هونەرە گەورەی مامۆستایە ناگای هەر وەفایەکە شوێن پێ هەڵگرتنی ئەو وەفایەکە کە جەنابتان دەینوێنن ئەو وەفایەش کەم نییە بۆ حەسەن زیرەک کاویدیا ئەگەر ڕۆسەت بن فەرموو تۆ تەماشاکە لە عەزەمەت و گەورەی و مەوهیبە و ئیمکانیاتی ئەو کابرایە چەنەها کە زۆک و کاکە ئیحسانوانە هەمووی لەقەبی زیرەکیان وەرگرتووە و هەموو ویستیانە تەقلیدیکەن هەموو ویستیانە مەسەڵەنەوەکەن بەڵام خۆی ئەوە شتێ بوو کەوا خوا معجزەیە بۆ ناردبوو ڕۆیشتەوە بەڵام وەکو مامۆستا خالید باسی کرد وەکوتی بڕوا ناکەم تازە جارێکی تر تاریخ بتوانێت حەسەن زیرەکێکی تر بێنێتەوە ئێمە شەڕ لەگەڵ ئەو قسەین بێگومان دەنگ زۆرە لە کوردەواریە لوتکە زۆرە هەرەکەی لوتکەی خۆی گرتووە بە پەنجەکانی دەسەش بێرن هەڵبەت مامۆستا حەسەن زیرەکیشیکە لەو لوتکانە منش دەڵم باوەڕ ناکەم مەحاڵە دەنگێکی واڕەسەن و کوردی دروست بێتەوە لە میانی 7 ساڵە بتوانێت ئەرشیفێکی گەورە بەجێ بێڵێت کە دەڵم 7 ساڵ هەڵبەت بۆ خۆم پرۆفایل مەسەر کردووە دەستپێکی کاری هونەری لە ڕووی زاعەوە ئەگەر ئێمە ئەژماریکەین ساڵی 1953 بوو لە ڕادیۆی بەغا
کۆمەڵە گۆرانی بوو یەکێ لەوانە کەژ و کەژاڵێ بوو دواتر 56 ڕادوی بەغداد کە ئەمە دوورترین بەرەمەکانێتی 53 تا 72 دەکاتە 90 ساڵ تەمان لە 72 کوشی دوایی کرد هەڵبەت 2 ساڵیش پێش وەفاتی 2 ساڵ نەخۆش کەوتووە نەیتوانێت بچێت گۆرانی تۆمارکە لە ئیزاکان مایە و 7 ساڵ 50 ساڵە کۆچی دوایی کردووە کەسی هەمیشە و دایم تازەیە دەڵێ لە ناوماندا دەژی دەڵێ هەمیشە ئاهەنگ دەکا و گۆرانیمان بۆ ئاڵێت لەبەرەوە ئێمەش دڵنیانی کە لەو دەنگە جایەکتر باوەڕ ناکەین ئەو دەنگە داودیە دووبارە بێتەوە کاک حسانجان زۆرتەن گۆرانی حەسەن زیرە خۆشم شەو چی کەمان بۆ ئەڵێ چی ئامادە کردووە ئامینە 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 بەڵێ خۆشەویستان گۆرانیشی دیکەی مامۆستا حەسەن زیرەک بە دەنجی کاکە ئیحسان با فەرمێت ئامینە ئامینە دەستان خۆش بێت دەستان ساغ بێت
دەست و دەمی تۆش خۆش بێ کە ئاسانجان زیا بێ دەمت خۆش بێ من کاگەسا عیبی ئەم نەبوو، گۆرانیان خۆش بێ هەمیشە هەداکەی جوان زۆر گرەی وردم دەرخست ئاستی کوردم پێسەرخست زۆر گرەی وردم دەرخست ئاستی کوردم پێسەرخست تەون و تەشی تێکەڵ بوون من هەر مەراقم دەڕست دڵم کردە چوار پارچە جێی پێم نەبەوە یەک بست بۆچی مە لە پاشمەرگم بیگەزن سەری ئەموست هەزار نەفرەت لە قەومی زیند و کوش مرد و پەرست خۆشەویستان پێم وایە ئەو خەرجەی لە پرۆگرامەکانی حەسەن زیرەکدا دەکرێت ویا ئەو خەرجەی کە لە ناڵەشکێنە کراوەتە پارک و باسەفا بۆ گەشتاران بە چارێکی هێندە بە چارێکی ئەوەندە ئەو خەرجە لە خودی حەسەن زیرەکدا بکرایە پێم وایە چەند ساڵێکی دیکە دەژیا بەرحاڵ تازە بۆ خەون و ئەفسانە و خەیاڵ هەر ئەوە بۆ ئیمەماوەتەوە ئەمر باقی بێ و توانین ساڵانەیە دیکەینەوە مامۆستا گیان بێنەوە خزمەت جەنابەت هیچی دەبیستۆ لە حەسەن زیرەک کە دڵگرانیان کرد بێ لە کاتی پرۆڤەیە لە کاتی وتنا یا بە پێچەوانەوە ئەو ژەنیارەکانی خۆشحاڵ کرد بێت بەوەی کە زووتر کارەکەی بەدەستەوە هاتووە واتە پسپۆر بووە لە بواری گۆرانی و میوزیکە بڕوا بکە حەسەن زیرەکەم من هەر بەدەنگ جۆلێ بووە و بە ڕسمی ژدی بووم بەڵام بە ئاوا بە شکڵ نا خواخوام بوو تەمەنام بوو کە بیبینم و بزانم ئەم پیاوە لە شان و شەوکەتیا لە باڵایە لە وەکو مساویە بۆ دەنگەکسانە بەدەنگی دایمە ئینسان لە لای خۆی شتێک دروست دەبێ ئەڵێ کە دەنگێکی جوانێ جوێ لێ بێ حەزەکەی ئەو کەسەش بەڕاستی لە باڵا و لە جوانی و کانیزمای ئەو شەخصا وا جوان بێتە پێشاوت کە حەسکەی تێر و تەسەلە ئەوەنەی یەک و دوو خۆم گۆڕی و کەمانجە حازر و سواری عەرەبانە بووین و ڕۆشتین بۆ گەڕەکی لای مزگەوتی دوو دەرگا لە گەڕەکی نانە هەر لەو دیوی ئەسحاب ئەسپیەوە ئەسحاب گەڕێکی سەرچیمەن و تقریبا ئەو ناوە هەمووی دارتاژ بوو وەڵا وازانم یەکەم کەس بووم لە عەرەبانەکە بازێکم مایە خوارەوە بە خۆم و کەمانجەکە و دەرگام کرام بوو دەرگایەکی ئاسن بوو اینجا هۆڵێکی گەورە کە چووم حەسەن زیرەک لەگەڵ یەکێکی کا دانیشت بوو هەڵسا کە هەڵسا یەکسەر چوومە بەردەمی بڕوا بکە جارێ وەکو باڵا سارد بوومەوە من سێرم کرد باڵای ئەو باڵایە نییە کە من تەسەور کرد خۆزگا باڵا بەرزێکی قۆزی جوان بواە کەچی سێرم کردە دوو سێرکم پیاوێکی جوانیش نییە یعنی ئەو شکڵی لای فەنانێک دروزە بێ کە بە تایبەتی عاشقی دەنگی بێ و عاشقی و موسیقاکانیشمان لەبەر بوو حەزمە کرد پیاوێکی جوان بواە کە سێرم کرد پیاوێکی جوانیش نییە کە قسەی کرد وتی کوڕی گەڵ چۆنی دەنگێکی گر باس ئەمەش دەنگی حەسەن زیرەک نییە بەڕاستی وڵا بە خێرهاتن و ئەمانە وردە وردە برادران هاتنە ژوورەوە و کەوتاوەی سێرم کرد کاگەحمەی پێڵن حەجێژی قەساب یادی بە خێربێ پیاوێکی زۆر جوان بوو مشکی بەست بوو مشکەکانی هەمووی ئێستا لە بەرچاومە گوڵنگە ئاوە هاتووە خوارەوە باڵا بەرز جوان ڕانکوچۆغەیەکی جوان 15 تەژیلی تیدیکەیم ژمارد لەو هۆڵە 15 تەژیلی تیدیکەی بەڵام ئەوەی بەردەمی خۆی گوڵۆپێکی سەوز بوو وتیانەمە تیدیکەی نازەم سەدایە 120 ئەمە لە هەمویان مویمترە سیر مکرد ئەو سەرپەرشتی هەر 15 تەژیلە کاگەحمەد ئەو ئەیوت کە من پێم وتن دەستی پیانێن جا دوو دوگمە بوو جاران دەستیان پیانە هەردووشی دوگمەیەکیش لەم لاوە ستۆپ موقت بوو کە دەستیان پیانە اینجا کاریە کرد حەسەن زیرەک وەڵامە کە وتیا گۆرانی یەکەمی وتمان لە بەرمانە فەروە پرۆڤێکی بچکۆلەمان لەگەڵاکرد نەمان زانی پرۆڤەکانیشی تەجیل کرد بوو گەگەحمەد وڵا گۆرانیەکەی وت و ئەمانە و تەجیل دەست پێکرا و کەوی دەست پێکەن کاگەحمەد بەجارێ 15 تەجیل کام گۆرانی یەکەم بوو بەخوا ئێستا لە یادم نییە بەڵام لە هینەکە ماوە لە تەجیلاتەکە ماوە جامە بەسم ئەوەیە کاکە میدیاکە
چەند گۆرانیەک ڕۆشین زۆر ڕۆشین زۆر ماندوو بوو خۆی پێش ئێمە ماندوو بوو بە دەنگی ئەمەنەی گۆرانی وتبوو لە ماڵان و لە شوێنی کەوپیان وتبوو زۆر ماندوو بوو دەنگی ڕوم کردە ئاوا کاگەنۆر وتم کاگەنۆر ئێمە مۆسیقایەکی ئەرمەنیمان لەبەرە لە نەشاڵی مەدرسی چالاکی قوتابخانەکان ئاوا ئێستەوانە ئەرمەنی بوو مۆسیقاکەی لە کوردی ئەچوو زۆرمان پێخۆش بوو لەبەرمان کردبوو وتم کاگەنۆر بە ئەو مۆسیقایە لێین بە ئەم پیاوە ئیسراحەتێ بکە بەخوا زۆر ماندووە ئاها سێری کە دەنگی ئەوەکەی ئەو دەنگەیە کە لە کرماشان جۆمان لێ بووە وتی زۆر باشە وڵام مۆسیقاکەمان لێە دەمان مۆسیقاکە تۆزیە دوور و درێژە لە حیجازەوە ئەبێ بە بەیات وڵا جۆی لێگەروتی ئادەی توخوام جارەشی لێبنەوە زۆر خۆش بوو ئێمەش پێمان خۆش بوو جارێچکەی لێینەوە بۆ حەزمان کرد تۆزێ ئیسراحەتکە وڵا لێمان نایەوە ئەنجاوتی ئەحمەدی بەڵێ تێوتە ژیلانە بکەنەوە ئێمە نەمانزەی بۆ چییە هەم مۆسیقامان لێەوە چ عیلاقەی بە حەسەن زیرەک و دەنگی ئەوە هەیە وتی ئێستای کەم بە گۆرانی سەیر بوو لامان وڵا تەزگیر کرایەوە وڵاوتی ئەو مۆسیقاکە بیدایەتەکەیم بنێ بیدایەکەمان نایە ئەوەی ئۆخەی لەو باڵایە ئەوەشمان بۆ لیا تەرەرەرەم ئەوەشمان هەر لیا وڵا گەشتینە سەر تێمپۆکە لەوێ بایەتەکەیمان لێ نایە جارێ وڵای سەر داخڵ بۆ حەسەن زیرەک ئۆخەی لەو باڵایە دەستی پێکرد گەشتە مەقتەعەیەک ئێستاش لە یادمە وتی شەو ڕۆژ وتم بەخوا لی تێکچوو ئەم پیاوە لی تێکچوو کەچی لەیل و نەهار هەر عینەشتە شەو ڕۆژ لێل و نەهارە وەڵا ڕاستی کردەوە ئە لەوێ وتم وەڵڵی ئەم پیاوە ئەو لەقەبەی بە خۆڕایی هەڵنەگرتووە زۆر زیرەک بوو چۆن خێرا ئەم شەعرە چۆن خێرا ئەم مۆسیقایە بوو بەو گۆرانیە یعنی ئەوم قەت لە بیر ناچێتەوە یەکێکە لەو بیرەوەریانەی کە لەو پیاوە دیومەوە بەڕاستی سپاس مامۆستا جانوان دووان کردیت کاک ئیحسان جان تۆ لە ڕادیۆکە گوێ لە گۆرانی هەروایە بوو وانە ئەتوانین لە شوێنی خۆتەوانە ببێ مۆسیقا گوێمان لێ بێت تۆزەک لە خزمەتان فەرموو ئەریا سوڵتەیان هاوارەی وەی ماڵە بابایارزەوە ئەریا سوڵتەیان هاوارەی وەی ماڵە بابایارزەوە ماڵە بەدکەرمایان بمرن جوانی بادەم لەردەوە ماڵە بەدکەرمایان بمرن جوانی بادەم لەردەوە هەروایە پەنجارەی ڕووی لایە باە هەروایە وەی هەروایە خاڵێکی لا سەرگوۆ نایە یارمدا چێتایە سەیرەن بی پارێزە خۆیوەدایە یارم دچناغایاری بی ئەوگەڵ لێ بێ خۆیوەداوایە ئەمەت خۆش بێ هەر خۆش بیت کاک مستفا وێنەیەکی ئەرشیفی هەیە تا ڕادەیەک مێژووە خوا لێ خۆش بوو مامۆستا ڕەفیق چالاک پێم وایە عەریف حەفلە نووسراوێک پێ لە بەردەمی مایکێکا وەستاوە حەسەن زیرەکیش دەدواوە بە مشی و جلە کوردیەکانەوە بەکاڵان قاتەج لە زیرەیەکەی نازانی چ ئاهەنگێک بووە ئایا تری موسیقای مەولەوی بووە ئایا کێ بووە بەڵێ پێش شۆڕفی 58 پێش بەڵێ حەسەن زیرەکە و کاتە لە بەغا بوو ئیتر هاتو شوێ سلێمانی و هاتووە ڕووی نازانم مناسەبەکە چی بووە داوەتیان کردووە لە سلێمانی ئەو ڕسمانەش ئێسش ماوە ڕسمازان خاڵە حەمە فەرەجی تایە فێکیایە قاردی لە کاگولیە مامە حاتم سعیە ئەوە جاتی عەبدێ پێش 58 بڵێ بۆ کە شۆڕشی 58 بوو ئیتر حەسەن زیرەک ترسا لێرە ها گۆرانی وتبوو بەسەر مەلیکەوانە ئیتر گۆرانیەوە بەسەرمە لە ترسا ڕۆیشتەوە بۆ ئێران باشە ئیتر ئەوە بوو لەوێ زاعی کرماشان وانە و جایەکشی با پێ بڵێم کە جمهوریەت بوو لە عێراقا ئیتر شا ئەوان بڵێن وەکو حکومی ڕەزاشا و هەمە ڕەزاشا ترسیان لێ نیشکەوە نەک
خەڵکی ئەوێش شۆڕشکەن بە سەریانەوە ئەوکەن بەڵێ ئەوانی جعلانی شۆڕشی بەیزایان پێوین شۆڕشی سپی شتێکی واو ناوەکەی لا ئیتر ئیزاعات کرایەوە و تەلەڤیزیۆن و بۆ کورد کرانەوەی کرایەوە ئەنجا خزمەتی فەلاح و جوتیار و یعنی شتێکی وا کرایەوە کەوا ئەین دەستکەوتێک هەبوو بە مقابلی عێراق ینی هەر لە ئەوە شتێکی ئەوە حەقیقەتەوە هەموو زانە ئیتر ئەوە بوو ئەویش لەوێ جێگەی خۆی کردۆک و کاکە مامەسا خالی وتی ئەو مشتەبای میرزادە و جەماعەتوانە لە کرماشانەوەوانە خۆدەنی حەسن زیرەکی ڕۆیشتن بوو کە بەواستەی لە وەکو مامەسا خالی وتی لە 53 تاکو و 57 و 50 لە عێراقا لە ئیزاعی کوردی معدل بەرنامەی هەبوو شەوانە هەیبوو ڕۆژانە هەیبوو یعنی کەس تێری لێ نەخوارد یعنی گەوهرێکی شەوچراغ بوو دەستیان کەوتە بوو دەزانن چەند جار هاتوچەی کردو هاتوتە دی عراق زۆر زانیشی ئەم پیاوە وەکو ماخۆلانی کردوا بوو ئیدارەی نەئەکرد ئەگەڕا بەخوا من یەکێکیان بۆی گەڕامەوە لە ئیزاعی کرماشان مێردی ئەو ژنە وتی جاری وا بوو لە کرماشان ئەیوو ئەچوو بۆ دیاتە دوورەکان کەو کاتە لێون ئەوی دوای هەفتەیە دوو هەفتە هاتەوە ئەوی 12 لە حنوژینم جۆ لێ بووە هان لە دیهاتەکان گۆرانی خەڵکی بوون ئەوی یەکسەر مشتەباش بۆ یەکرد بە مۆسیقا و بەینەوەوانە و زۆربەی زۆری گۆرانانەی ئاوای سوودی بینیەوە کە گەڕی دەبووە هونەرەکەی سوودێکی زۆری لێبین ئەمە ئەوە ئیتر ئەوە نەش دڵی بە عێراقەوە بۆکو چۆن بڵێن پێڵاوی غەریبی لێرە کرابوو و لێرە دەرکەوت و لێرە هینان کرد و لە ئیزاعی کوردی ئەوانە لەبەر ئەوە یعنی قەیناکە ئەو فترەی لە کرماشان ڕاز دەکەی کۆمەڵە شاکار و گۆرانی خۆشخۆش وەکو مامەسا خالی وتی یعنی بڵێن چی ڕۆحیانە کرد بەبەرە ئەوان جەو کاتە ئیمکانیاتیان باش بوو نەبوو بەڵام دڵی هەر لە کوردستانی خۆمان هەر لێرە تایبەتی شاری سلێمانی ڕاست زۆر ڕاستە کاک بەرزان هیچ شێوەیەتەوە بەرچاوە شێوەی کە یەکەم جار بینی تۆ منداڵ و چۆنێتە بەرچاوت من مناڵ بووم کە هاتە پێشەوە هەفتەی ئاهەنگی جێڕابوو لە ماڵی ئێمە لە سلێمانی و سەفرێک هاتە قازیاوە من لە دێکەی ئێمە بوو من مناڵ بووم 5 ساڵ 6 ساڵ هەروەدا بوو بەس پێتە بیرم یعنی ئێستا قەڵەباڵغێکی زۆر بوو و ئەو کە باسم کرد پێشتر زەمان کە لەگەڵ جەمال شادانم باس کرد ئەویشی لێ بوو و نوری وەشتی پێم وایە زیاتر هینەکانی بۆ تەجیلە کرد گۆرانیەکان نوانەی مامۆستاش ئەوە باشتر بزانێ لە من ڕکۆدەری هەبوو لەو زەمانە کاگەحمەوەی قەساب هەیە بووە و کەسانەکانی کە باسەکردن هەیان هینەکانی ماڵی ئێمە هەمووی ئەو تەجیلی کردن بەڵام بەشێکی لە گۆرانیەکانەوەی کە هاتە قازیاوی من بیرم بێ 3 ڕۆژ 2 ڕۆژ 3 ڕۆژ مایەوە لەوێ لە ماڵی ئێمە گەورە بوو دیوەخانەکان بڵین لە پێشەوە بوو زیاتر لەوێ حەفلەکانی کرد ئێستاش بیرمە دایم ناچوە سەرەوە دانیشە حەسەن زیرەک ینی بچێتە سەری سەرەوە دانیشێ لە وەسەتە ینی زیاتریش بۆ خوارەوە دانیش دەنگی بگاتە هەموو لایە دەنگی بگاتە هەموو لایە و تەجیلی بچووک بوو کە پیان تەجیلە کرد چەند گۆرانیشیان تەجی کردووە لەوێ بەڵام وەکو ئەوەی کە بە کاملی وەک ئەو هەفتانەی کە لە سێمانی کردی لە ماڵی ئێمە تەجیل نەکرابوو لەوێ من بیرم یە مناڵ بووم بانگی کردمە لای خۆیەوە پێچێکی لە بەردەما بوو پێکەکەی هەڵگرت بیکا بەدەمەوە کاکەم وتی حەسەن نەکەی وتی تۆ حەقت نییە حەقت نییە لە جاتی شیر بڵێن لە جاتی ڕاستیەکەی بوو یانی سوبە چیش بووە بەڵە پیاک سوبە چی بوو بەڵە جێنەوە خزمەتی کاک بەرزانجان دێنەوە خزمەتی پرسیایی ترمان هەیە هیوادارم چڕیکێتەوە چون پرسیاری حساسمانی سەرە خزمەتانە یا کاک میدیە بەڵێ بەخوا ئەو کوێستانان خاڵی کەوت لە ماڵی باوشی کاکەوە خاوەکەیان نەک سەریعەکە سەریعەکەی لێوتوە سەریعەکەی لێوتیان خاوەکە سەریعەکەی لە ماڵی ئێمە هەفتەیەکی پێنەچوو عبدەلای کچەوەی هەیە سەریعی بەس سەریعی وتی لە ماڵی ئێمە تۆ کامیان ئەڵێ سخاوەکە سەریعەکە ئاوەی بەڵێ بەڵێ کوێستانان ناچێت و یارم تۆراوە لە ماڵی هینیش توێتی هەر کاگەحمە وی تەجی کردووە ماڵی عوسمانی عەبدەلاک ئەوی ماڵی ئێمە بەناوی ماڵی ئەحمی قەساب و وڵاوەتە بەڵام کاگەحمە تەجیلەکەی داناوە تەجیلی کرد وڵای کاک میدی عەفومەکەی
مداخلەیە بکەم لەوە خۆی چۆن مێژوو ئێستا شێوێنراوە جەنابی مامۆستا لەوانەیە لە من باشتر بزانێ من هەستەکەم لە دانیشتەکانی حەسەن زیرەکیشە شێوانیەکەیە یعنی هەندێک گۆرانی ئێستا لە ماڵی ئێمە پەڕیەوە بۆ شوێنێکی تر حەفلە کراوە لە شوێنێکی تر بۆ نمونە خۆی وەکو باسم کرد خۆی لەسەر ماڵی ئێمە حسابە پەڕیەوە بۆ شوێنێکی تر دەستکاریەکی دوای دێنە سەر ئەوەی کە ڕوونکردنەوە ئەو شتانەیە کە کاک ئەحسانجان چیکە ئامادە کردو بۆمان خاسەجان تۆ خانمی بەڵێ خۆشەویستان ئێساش ئێوە کاک ئەحسان لە بەرهەمێکی دیکەی حەسەن زیرەکە با فەرمێت.
سرم لازم نیا من بوچی ما جنا سرم لازم نیا بوچی ما سرم لازم نیا من بوچی ما من قلبي دايدني روح ودل لبينا وديا أما نمايا دوس وزان من نمايا رفيقان من نمايا دەمت خۆش بێ و هەمیشە و دایم هەر گەشت بتبینم ئەو دەنگە هەر بە خۆشی بمێنێت درێژبیشله خۆشەویستان هەندێک جار مێژووی کەسایەتیەک هونەرمەندێک ڕۆشنبیرێک زانایەک دانایە شاعیرێک پێچەوانە دەکرێتەوە ویان لە ڕۆژگار و قۆناغی خۆیدا ڕاز ناکرێتەوە بۆ بە هەڵا بەردەوام دەبین لەسەری بۆ نمونە کاسێتێکەیە یا حەسەن زیرەک بە ناوی حەسەن زیرەکی ماڵی ئەبوو سەباح بە پێویست دەزانم بڵم ئەوە ماڵ نییە کانی مەلا ئەحمەدە ئەبوو سەباح نییە میرزا کەریمە میرزا کەریم خۆشناو کەسایەتێکی شاری هەولێرە ناوی میرزا کەریم خۆشناوەتیە لە ئەسڵ خۆشناوەتیە خەڵکی منتیقەی خۆشناوە لە لای هەولێر میرزا کەریم دۆستێکی دێرینی زۆر نزیکی حەسەن زیرەک دەبێت هەر بە ماشێنەکەی خۆی کە لە کتێبەکانە باسی کردووە بە قەولی خۆی بەیانیان ماست و سەهۆڵ و پێویستی چایخانەکە لەگەڵ حەسەن زیرەکە دەبا بۆ چایخانەکە کە لە کانی مەلا ئەحمەدە ڕۆژێک لە ڕۆژان ئەبوو سەباح نامی بۆ دەنێرێ بە میرزا کەریم دەڵێ بۆ ناگەڕێتەوە بە هەولێر بۆ سەردانمان ناکەیتەوە دەڵێ من لە شوێنێکم هەموو ڕۆژێک حەسەن زیرەک لەگەڵ مندایە من لەگەڵەوەم وەکو خەونێکی لێ دێت وەکو خەیاڵێکی لێ دەکات دەڵێ دەتوانم ببینم دەڵێ دەتوانی ببینیت تەنها جارێک ئەبوو سەباح میوانداری حەسەن زیرەک دەکات لە ڕێ میرزا کەریمەوە لە کاسێتەکەیە زۆر جار ناوێندێنە حەسەن زیرەک دەڵێ میرزا کەریم ئەبوو سەباح وە کاک جەلال ناوێکی شتایە کاسێتەکە حەزم کردەوە ڕاستکەمەوە لەبەرەوەی من هاوڕێکی زۆر نزیک و دێرینی میرزا کەریم بەڕەحم بێت ئەو لە جێی خوێتی لە دنیادا نەماوە ئەو تۆمارەش کە کراوە بە تەزیلی میرزا کەریم بە ڕیکۆردەری میرزا کەریم ئەو گۆرانیانە تۆمار کراوە کە گۆرانی لایلایەکەی تایە بۆ ناونیشان و بیرخستنەوەتان ڕۆڵی شیرینم هیوا و ئاواتم شتێکی وا دەڵەوانە لەگەڵ ئایلەمینە و چەند گۆرانیەک ئەوە ماڵ نییە بەڵکو و چایخانەکەی حەسەن زیرەک خودی خۆیەتی لە کانی مەلا ئەحمەد لە شاری بانە مامۆستا گیان ئەمانەوێ بزانین حەسەن زیرەک لەگەڵ ڕیتمات چۆن بووە ترسی هەبووە لە ئاوتی کردووە نەیکردووە لە پرۆڤایە لە تەجیکردنا ئیعادە هەبووە لە دەنگی ئەوە بەهۆی خەلەلێک لەوە یان نەبووە ئەوەی بیرت مابێت والله ئەوەی کە جێی ئەوەیە کە قسەی لەسەر بکەین بە زۆری ئەم پیاوە وەکو هەڵگری لە قەبی زیرەک بووە زۆر بە جوانی تەعاملی لەگەڵ میلۆدی و لەگەڵ ڕیتما کردووە
لە هەموویان زیرەک بووە. یعنی نایەتە هیچ بەرهەمێکی نایەتە یادم یاخود بیست بێتم یا ئاوتێکی ئاوتی کردبێ یاخود لە تۆن لای یابێ بەڵام ئەوانی کە لە تۆمارگەی ئێزگەی کرماشان و بەغا بۆی کراوە هەرچەنە جیاوازی لە بینی دوو فرقەکە زۆرە ئەوان زیاتر زۆربەی موسیقژەنەکان نابینا بوون سیرەکەی باس دەوری جوان ئەبینێ ئالەتەکانی کە هەموو یەک بە یەک ینی هەستەکەی کە بەڕاستی جۆگرتنە مۆسیقاکە و گۆرانیەکەی ئەوەی جوۆی بوو بگری بەڵام هەنێکەکەی بەرهەمیکەی هەیە حسابی دەنگی حەسەن زیرەک ناکەم من لەوێ بڵێم بووە هیلاک بووە دەنگی تێک چووە گر بووە دەنگی ئەوە زیاتر هیلاکبوونی پێوە دیارە بەڵام ئەو شتانی کە خۆی تۆماری کردو لە ستۆدیۆکانە خۆی بۆ ئامادە کردووە پرۆڤەی لەگەڵ کراوە تۆمارەکانی زۆر بە جوانی بۆ کراوە. کاک مستەفاجان بێنە خزمەت جەنابێ. بەڵێ بەر لەوەی کە حەیرانێکمان بۆ بڵیت بابەتێک دەیە لەگەڵ کاک فەریق یادی بەخێر کاک فەریق ناسرا بوو بە فەریقە شوەر یادی بەخێر ئەگەر شتێکیمان بۆ باسکەی جێخۆیەتی ئەوە ساڵی 1960 ئەو دەورە بوو حەسەن زیرەک هاتبوو لە سلێمانی بوو تێمە شاخانەیەکە بوو هی حاجی تۆفیقی بەنجینە ئەسحابەسپی هایە سەکراوە بینەکە دوو دەرگای هەبوو دەرگایشیان لەم دیەوە بوو دەرگایشی گەراجەکە حاجی بەنجینە خۆی بوو نەک حاجی تۆفیق کوڕەتی حاجی باقی حاجی باقی بەنجینە لە ناوە شاخانەی ئەو بوو لە دەم گەراجەکەشە خوا ئافریکا خوا حاجی فەتاح و کاک ساڵحی برای و ئەوانە جگەریان نەفرۆش حاجی فەتاح مەطعەمی سلێمانی جاییتر ئێمە کۆمەڵێ بووینەوە شوینە شاخانەکەی حاجی باقی لەوێ ئەم دوم بەڵە و دۆمینە و کاغەز و یە بڵێن کۆنکەن و ئەمانە کراوانە نیوەڕۆیەکیان تۆزێ پێشین فەریق خۆی کرد بە ژوورە خوا ئافریکا هاوتی جەماعەت حەسەن زیرەک ئیمشەو من داوەتم کردووە بۆ ماڵی خۆمان شێ حەزەکا بێت هەموو کەسێک حەزێک کرد بڕوا حەسەن زیرەک ببینەوە گوێ لێ بگرێ وتی کوێیەت 6 پەنجاییبات شومەکی خۆشی بێنێت باشە ئیش ئەوتی منە ئەوتی منەوەوانە علاکوون وتی مەشەوتم بەڵێ فەریق وتی هەڵسە نایان بنووسە منیش حاجی باقی هین دەفتەرێکی هینی هەبوو ڕێکی گەورەم لێ کردەوە یەکەیەکە ناویان مەنووسی و 6 پەنجایم لێ وەرەگرتن تقریبان دەوری 22 کە زیاتر هەمووی ئەمنان پێ خۆش بوو خەڵکەکە خۆ ئافریکای خۆ کورە پارەکە کردێت چەند هەمووی بەخوا دەوری هەژدینارێ بوو کە پارەکە کۆ بۆ مانە فەریق وتی چەنە وتما ئەوە نەیە وتی هاو دینارە بۆ خۆ هەڵسە دواشم کەوت هاتینە دەرەوە لەو بەرەوە مەطعەم بوو چون بۆ مەطعەمەکەی حەزیز خۆ ئافریکا ئیتر مریشکی بۆ داین ئەو کاتە مریشکی کوردی و ڕۆن کوردی و برنج کوردی و تەماتە کوردی و بامێ هەمووی کوند بوو بە لەزەت خۆش سەر و نەفەرمان خوارد و ئەوانە و حاجی عەزیز وتی فەریق بە دڵی بوو خواردنەکە وتی ئارە وەڵڵا دەست خۆش بەخوا دەست و دەمی پێوە خورا جا حاجی عەزیز بەس نییە شکر ئەم مریشکە لە بەردەسایە گرین سەرێ بڕین و ئەی خۆین جاخۆ ئەگەر وەکو قەلە باشکە و هین بواە داڵەکە خۆرەوانە بواە بە ساڵێ دانەیەکمان بۆ نەگیراوی خۆی ئالیا مەلایەک هاتبوو لە شارە زوورەوە ترەوە سەحابەستی بوو ئەیش لێ نانێ خوارد کە گوێی لێ بوو وتی فەریق وتی بەڵێ فەریقە مکە زەیناسی وتی بەڵێ مامۆسا وتی جا ڕۆڵە لەبەر خاتری پێغەمبەر صلی الله علیه وسلم خوا سێش زیینووە کاتەوە لەگەڵ بەنی ئاما ئەی خاتە ناو بەهەشتەوە فەریقیش وتی چی و چین مامۆسا وتی حوشتر و مەڕ و مریشک فەریقی چی بڵێ باشە جا خۆ مامۆسا بە قسەی جەنابی بێ لەو دنیا بستی عەرز نییەت یا ئیسراحەتکەن هەرێ بڵێن وەحا کشە یەخە بڕۆ بۆ لاوەمانە سواس کاک مستەفا جان بەڕاستی تازە بوو من نەشم بیست دەمت خۆش بێ ئەی حەیرانی کشمان پێشش کە بینەر پێی خۆشە بەدەنگ زوڵات بە قورئان ناتوانەوە سنگم ئەو تووشی ئەوی نەبووم هەر چۆنێ بێت هەر چۆنێ بەڵام ئەها حەیرانێکم بۆ ئینەکەی
ئەو مایکەمان بنێ ئەڵێ ئەسپی خەڵاتی سەیدانی ناکرێ هەرچۆنێ بە پێ ڕازی نێمە کاک مسفاجان بابا حيران حيرانة من راسم لبرنازي حيران ناكم درويا نوالله تاكو حضرتك قابي سنجي خوي لسر سنم دانا دا وروحي من بات وابو خويا آي 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 لو دنيايا بابا كيش ضلدايا بويا حزلشوناكم غزميشي قورا وقراني للوناكم بابا صالة كينا هاتا مرقم مرتنا سفر بلكا قرعة شاشانة ونظام بابا كي بابا كماي آي 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 لو غريب يو نازارو نازارو نازار اي بايا نازارو نازارو نازار اي بايا بي عليكم ظالم والله قوموا منا يا بي عليكم ظالم قوموا منا بي نمونە زیابێ يا اخواني وين سپاسانەکەم کاک بەرزانجان بێنە خزمەت جەنابێت لە خزمەت هەندێک جار دەنگۆ هەیە کە جێی باوەڕ و متمانە نین گوایە عەزیەتی حەسەن جێگرابێت لەبەر بنەماڵەیەوە کە من خۆم باوەڕم بۆ شتانە نییە حەز دەکەم خۆت ڕوون کردەوە بیت وڵا زۆر پێم خۆش بەوە و پرسیارەکە کاک میدیا هونەر لای ئێمە زۆر گەورەیە لە عایلەی ئێمە هونەر زۆر گەورەیە دەلیلیش بۆ حەسەن زیرەک کە چەند گۆرانیشی لە ماڵی ئێمە وتووە دیارەوە دیارە خۆی چۆن مۆزاکە ڕووی داوە و خەڵکی ناحەزیش ئەویان قۆستوەتەوە و قسویانەتە پاڵی ئێمە ژینا حەسەن زیرەک لە ماڵی ئێمە خزمەت کراوە دەلیلیش من پێم خۆشە تۆ جەنابەت دۆک و شایەت حاڵێ جەنابەت کاکەمال کاک شەوکەڕ ڕەشید لە ماڵی ئێمە جەنابەت ئەزانی چۆن حورمەت گیراوە و چۆن ڕێستان لێ گیراوە و ئێمە خۆشمان وەکو عایلەکە بەعام لە باوکمەوە تا ئاگاتە خۆشمان هونەر لای ئێمە گەورە و زۆر پیرۆزەوە زۆر ئێستش لە هزار لە ماڵی ئێمە دانیشتە نەکرێ و گۆرانی ئەوترێ و کۆڕ ئەبەسرێ و کۆ ئەبینەوە لەبەرەوە ئەوەی کە هونەرمەندە لە خوارەوە هەتا سەرەوەی هەمووی زۆر گەورە و ئێمە شانازیان پێوەکەین کە برادریشیان بین لەبەرەوە بەڕاستی پێم خۆش بۆ پرسیارەکە خۆمان ئاگامان پێشوازی خەڵکی ناحەزوایان کرد و خەنە پاڵی ئێمە ئاجینا حەسەن زیرەک بۆ معلوماتی بەدەمی خۆی توێتی کاتێک کە ئیسراحەت بووم کە زانیومە ئەمانم هەیە ئەو کاتە بۆ کە لە ماڵی حاج برایم ڕاستە وەکە جیراش باوکم بەریدا بۆ معلوماتان باوکم بەریدا تەسلیمی ئێرانی نەکەنەوە چونکی بە مخابراتی ئێرانی لە قەڵەم درابوو باوکم چوە بەغا تەکلیفی کرد بەریدا وتی با بە تەسلیمی ئێرانی مەکەنەوە بینێرنەوە بۆ حدود لێ و بەرەڵایکەن با بڕاتەوە یعنی ئەوەش باوکم لەو حاڵەتە بەداخەوە بەداخی زۆرەوە ئەنگێرەوە لێرەوە قانع دەچێت بۆ پیرۆزبایی کۆماری مەهاباد لێوێ پێی دەڵێن جاسوس لێو دیوە هونەرمەندێک دێتە ئەم دی و پێی دەڵێن جاسوس بەداخەوە بۆ ئەو فکرا کۆنە چەقبەستووە و دواکەوتنا بۆ کۆمەڵگایەک کە ڕێز لە دانا و زانا و تێکەشەری خۆی ناگرێت هەڵبەت دەبێ حاڵی ئاوا بێ کە هەیە کاگە ئیحسانجان نازانم ئەم جارە چیت بۆ ئامادە کردوین کوێستانە خاڵخاڵ بۆی گروپەکەش بێتاقەت دەبنەوە بەڵێ خۆشەویستان ئێستاش ئێوە و کاگەسان زیرێک لە بەرهەمێکی دیکە با فەرمێت فەرموون
سليمان كندي ومدن بات شمدا وحشيش وماد لو بردا الزردا كستانا خل بفرينا شوتو كستانا خل بفرينا شوتو كبلبتو أرا وعشتينا بيتو أقلتو أرا وعشتينا بيتو درقاداني لتن كردت بعودات درقاداني سن برجق بو ابو تير بو عصيب كلتن كستانا الخل بفرينا تشودو كستانا الخل بفرينا تشودو اقلتو ارا وعشينا بيدو يارمتو ارا وعشينا بيدو استملا يا باوني كلام الله به استملا يا باوني كلام الله به لا تضيع وتير مقر الله به كستانا الخل بفرينا يكشوتو كستانا الخل بفرينا يكشوتو أقلتو أرا وعشتينا بيدو كبلمتو أرا أي وي عشتينا بيدو هرمجني وبو حالم بشيوة هرمجني وبو حالم بشيوة هلال شنشيوة أبريدوش بيوة إجازم بيودا ماسكم أوليوة أرويل رزايونا ناسك درزايونا راشيكو بيونا الشرع لبايونا هالدقرم بيارنو الشري كردايونا دوري بايا ورا تنبار ويا وزا عيل دوري بالد وي منبار ويا وزا كم بارد كياردم دور بيان دايا وزا فقط بينا يا وكام جنبي مجايا وزا اروي لرزايا ونا جانم لرزايا ونا هالدقرم بيارنو شري كردايا ونا راشي كوبيا ونا وشرع لبايا ونا سەرکەوتوبی هەمیشە و دایم دەستان خۆش خێربێسان خۆش ئەم شێستانان خاڵخاڵاوە بەڵێ لا لای کاک محەممەی حاجی براهیمی شەرمەگا خوا ئاکوشایەخوا ئەمە یەکەم جار لەوێ وتی بۆ بەیانی و دوو بەیانیە کە لە بازار بڵاو بۆیەوە ئەوەی تەجیلی هەبوو لە سلێمانیا هەمووی کڕی ئارە وەڵڵا چێ تەزیریە کرد لە زەمانەیە وەڵاوازم لە نووری وەکی بۆی کردبوون لە ماڵی کاک محەممەی بەڵام جا بێزگەلەوە باوە کاک محەممەد زۆر لەو گۆرانی بێژ و هونەرمەند و شانەی کۆ کردەوە لای خۆی مەسەن شێک لەوانە خوا عەفوی کە یاخوا
هین کاک بەکری حاجی سعرش هین سعید ئەوەی قازیاوازەم ئەوی هەرتیاکە سلمانی وتراوە حتا وازام لەیەکێ لە گۆرانەکانە براهین بەکر لەگەڵ حەسەن زیرەکە ئەحمەد شەماڵش لەگەڵ یاوتوێتی سلێمانی شەماڵ لەگەڵ یاوتێتی خۆی یەکشتان با عەرزکە مەگەر ڕوخسەت سلێمانی کۆمەڵێک هونەرمەند و دەنگخۆش و زینی چاکی تیا بووە مەسەرەن خوا لێی خۆش بێشێک لەوانە حەمە ساڵە دیلانەوە کەریم کابانەوە قاری برای کورە چ بۆ ڕەفیق سالاک حەمە جەزا یعنی ئەمانە ئەگەر ناو بڵێ بیسینا هەمووی ڕەشۆڵی تیا بوو پێشتر شوێنە بووە ئەحەی ناسڕێ بۆ پێشتر هەمویان نجا تەلە هەبووە تاڵم مەجید بڵێ ئەمانە هەموو دەنخۆش و مەوهوب بوونەوانە بەڵام ئەو شتێک بۆ حەسەن زیرە کەڵکەوتۆ یا بڵێن ئەو هەڵپەی حەسەن زیرە کردوێت ئەوانەوەیان نەبوو یەکێک لەوانە حەمە ساڵە دیلان واللهی خۆ تحفەیە کوات ئەو دەنگەی حەمە ساڵ و ئەو ئینە ئەمامە ساڵ خۆ وایانە بەڵام بەداخەوە حتا پێی ناخۆش بۆ کە بێ بڵێن گۆرانی بێش ڕاستە ئەنجا نەچۆتە مەسان حەمە ساڵە دیلان کە گۆرانی وتووە ئەڵێ چوون مایکەکەیان لە ژێرینا بۆ داناوە یا بە قاچینە بۆی نەزانکەوە تەجیلەکرێ نەیەشووە ئەسە و گۆرانیانەی کە جا وەرە ئەمە لە ستۆدیۆکا بواە و میلۆدی و ئەمجا ڕیتم و بەزم و ڕزم و ئەو ئەجیزانەی ئێستا مامەسان وانە لەگەڵ ئەو چەند گۆرانی کە لە تاران تەزیلی کرد ڕەنجی بێوەرم و ئەیمان جانە بەسێتی و ئەمانە سیرەکەی لەونێکی کە یا بە عەلی مەردان عەلی مەردانی گۆڕی لە قاڵبێکیکەوە بۆ قاڵبێکیکە بیسەرانی زیاتر بوو خۆشەویستتر بوو ینی گۆرانی بێژێ گۆرانی بێژ بێ ئەگەر حەزی لە فەنەکەی خۆی بێ ئەبێ بە دوای هونەرەکەی خۆی بکەوێ ینی ئەو پیاوە یا مەسەری خاڵقی بۆ نمونە سەیری شەکانی کە ینی حەزەکەی جۆگری ئەو پیاوەبی یعنی حەزەکەی شەکانی هەمووی شاکارە جوانە بۆ چونکە لە ڕووی ئەداوە لە ڕووی ئۆرکستراوە لە ڕووی دەوسیمان بێنەچە مرکزەتی هەبووە بۆ پێی کە کارمەندێکی باڵەدەست بووە لە ئیزگە و تەلەڤیزیۆنی کرماشان لەبەر دەستیا بۆ گروپەکە و ستودیۆ ینی با بڵێن پشتیوانێت داراییەکە و هونەرەکەی ڕادەیەک بەڵام هەڵپەی بێش خۆی ئەبێ خۆی هەڵپاسکە بۆ ئیشەکەی خۆی یعنی دانەمیشە خەڵک دەسی بگریبی با بۆ ئەوێ ناخۆشی ببڕ لە شوێنێک سێرەکەی تەجیلاتیشی جوان هەیە بابیکە بەداخەوە خۆزگەم ئەو دەنگە خۆشانە کە خزمەتی خۆیان نەکرد بیان توانی باە خزمەتی خۆیان بکردایە کاک میدیا ئێستا تەماشاکەی دەنگخۆش و گۆرانی بێژوانە زۆرن بەڵام چۆن لەحنەکە بۆی هین کراوە تێکستەکەی بۆ ئامادەکە بەڵێ شعرەکەی بۆ ئەوە کراوە هەموو شتێکی دەکرێت بە پارو دەکرێت بە دەمی کراوە بە پاروێک و کەسی وای ناڵێن کەوا تاسیر کاتە سەر مۆخ و ڕاستی ئێمە بەداخەوە کە ڕسەنایەتیش کاڵ بە تۆ بەڕاستی بەڵام یەک نقطە هەیە یعنی ئەو مەوهیبە و ئەو شتەکە لە ئیلاهیەوە لە خواوە کە یاوێتی بە کەسێک نەیەوە بە کەسێکی تر یعنی ئەوان ڕئیسێکە ئەژین حەسەن زیرەکێک لە لادەیەکە و نەخوێنەوار و شاگرد هین بووە و ڕاکە و بەڵێ سەکنی سیارە بووە هاتووە بە سلێمانی و بە هەولێر و لە ئەین بەغا لە ئوتێر شاگرد بوو و ئیتر سوتفا ئەو پیاوانەی سلێمانی بە حساب ئەڵێن خوا لێ خۆش بوو مام جەلال دەوری هەبووە هین بووە بەڵام خوا مەوهیبە و هەروەکەی تیا دروست کردووە بەڵێ ڕاستە زۆر ڕاستە بە شەرتێک لە خەڵکی بۆکان بوو بۆکان لەو سەردەمایە شێخە دێ بووە دیەکی بچووک بووە بەڵێ وا بوو ئەو بەری شێخانی زەمبیل بوون ئەم لای شێخانی بورهان بووە لە ناو شێخ قوتانزان گۆرانی وتن شتێکی لۆمەکراو بووە تا ناو خەڵکی سادەشا لۆمەکراو بووە ئەو دەنگە لێوەی برازی کردووە با بڵێن لە مەوقعێکەوە کە چوادۆری بە سەید و بە شێخ تەنراوە ئەو لێو ئیبداعی خۆی کردو و پێیا بووە بەهەرحاڵ لەسەر حەسەنیەک کتابوترێک کەمە هەتا باسیکەین ڕەنگە نەتوانین ئەوەی کە حەقی خۆی بینێ زین کاک ئەحسان جەنابەت هونەرمەندێک کە زۆر معجیبی بە و دەنگیشی زۆر نزیکە لەوە سپاس بۆخوا بە ئامانەتەوە توانین گۆرانەکانی بگەێنیت
تۆ بەرهەمەکانی ماڵانیت پێخۆشەیە ئەوانەی کە لە ئیزاعەکان تۆمار کراوە من ئەو بەرهەمانەی بە تایبەت ڕادیۆ کرماشان ئۆرکستەکانی تارانی ئەوانە زۆر شاکارن ئەوانەی ماڵانشی خۆشە بەس ئەوانەی ڕادیۆ کرماشان و تاران شتێکی کێ خۆشترین گۆرانی حەسەنزیرەک لای تۆ کامەیە خۆشترینیان وەڵی خۆشترینیان کاکی جوتیار و هەمویان لام خۆش نازانم دا لە شوێنی خۆتەوە بێ مۆزیک کاکی جوتیار پێزەکەمان بۆ بڵێ مەشەوان خۆشە بیوەمە لێ بێت وكاكي جواتي أبراكم جواتي أتشاق والبي توكد رضيانا أيوة خارما ونديق والبي وكاكي ريب أي ويريم كويت عدوي توي وشمي بوبايات شبكم حي أوريلا مامۆستا میدیا من چگەلەوە شتی خۆشم هەیە ئەها بێ لە بەرهەمی حەسەنزیرەک بەڵێ وەکو گەرمیان ئادەی پێمان خۆشە شتێکی خۆش بەڵێ بەس پێش بەڵێ بەر لەبەوەی داوای بەرهەمێکی گەرمیانە لێ بکەین بزانین با مامۆستا خالی بزانین مامۆستا چاچاکانی دەری هێنا وەکو حەسەنزیرەک هەستی پێ کرد بەڵێ بێگومان حەچیە بکەین و بڵین کەسانێک کە لە تۆپا بن کەسانێک کە ئەسڵی کارەکە بن کەمم دیوە بگا بە ئاستی ئەو کەسەی کە لەسەرتا مەسەڵەن بۆ نمونە باسی بکەم سێعەلەزەری کوردستانی مەجموعەیە میلۆدی جوانی هەیە زۆر کەسیش لاساییان کردوتەوە بەڵام زۆر کەسەکە کەمن یعنی بڵێم بە پەنجەی دەست ئەژمێرێن من تا ئێستا هیچیان هەتا بۆ کوڕی کە وازانم کچەزایەتی ئەوەی سەڵوایە کە سەڵاواتی هەتا بۆ هەتا خەزانژەنی کامکارەوە کەوتوانە یعنی لەو گۆرانی بە قووەتانە کە وتوانێتەوە بەڕای من هیچیان نەگەشتۆتە ئاستی سێعەلەزەری کوردستانی نەگەشتووە تا ئێستا کەس خۆی لێ ناوە ڕاستە بە جوانی ئەدا ئەکرێ گۆرانیەکانی ئەوە تۆ کاگەسان کردوتی ئەو کوڕی کە لە سۆرانە نەزانم ناوەکەی کاکجەلیل جەنگیز ئەوەی چەکەمانەی کە مرتاحوم جوانی ئەدا کرد زۆر نزیکی کردەوە لای ئێمە لە تیفی مۆسخای سلێمانی عەوڵخار حەسەن بەڵێ ئەمانە بەڵام بە حەقیقەت لێم عاجزمە بکە ئەمە ئەڵێم هیچ لەم دەنگانە هیچی نەگەشتۆتەوە ئاستی حەسەن زیرە خۆی وە ناگە مەسەری خاڵەقی هەروەها هیچ لەوانام کاک هونەرمەند کاکە کارزانەکە حەسەکات ئەوانەی ئەو بڵێتەوە بەڵام هیچیان ناکەنەوە بۆ خالیت سەرچاوە هەیە و پاشکۆی سەرچاوە بەڵام بە حەقیقەت حەزەکی جۆی بۆ ئەمانش بگری کە ئێڵێنەوە بە ستایلی خۆی ئێڵێ من حەزەکەم بە ستایلی خۆی بێڵێ خۆشترە یعنی شەرت نییە کتومت ئەو بێڵێیتەوە کارزان کە ئێڵێ حەزەکەم وەکو ستایلی کارزان بێ بەڵام میلۆدیەکەی خالەقیە یاخود ئەم یا هەچ کەسێکی کە یعنی ئەو زیاتر شخصیەتی ئەو کەسە پیا ئەکا زیاتر برەوی پیا ئەجلا من هەموو جارە بە کاکە عەوڵخار حەسەنی خۆمان نەموت هەموو کاکە ئەبە پێکەنین کولێرە و نییە وتی تم کولێرێکیان بە خێر بۆ حەسەن زیرەک سەرفیکە سەرەتاکە لە کاکە توار لە مەودا و لە مەداری ئەوە خولیتەوە من لەحنم بۆ کرد کاک دلێر لەحنی بۆ کرد هەر بۆ ئەوی دەریکەین لەو بازنەیە زیاتر بێتە دەرەوە و لە حەسەن زیرەک دووبارە نابێتەوە ئەو دەنگە جارێککە نایێتەوە بەڵام لەمان بابسترمان نییە کە یادی بکەینەوە بۆ حەسەن زیرەک ئەم بە سایلی خۆی بێڵێ من ئەمە ڕێی منە مستحیلە ناگەی بە و جا بۆ بە سایلی خۆم نەیڵێم و گۆڕانکاریشی پچکۆلشی تیاکەم و خۆشێکم سا بۆ نمونە مەسەری خاڵەقی یەکێکە لەو هونەرمەندانەی گۆرانی حەسەن زیرەکی وتووە گۆرانی سێعەلەزغەری کوردستانی وتووە گۆرانی ماملەی وتۆتەوە بەڵام یعنی ئێمەمانان وەکو مۆسیقی هەستی پێەکەین کە
چ جانکاریەکی لەو میلۆدیا کردووە لەو میلۆدیا وای لێ کردووە بوو بە گۆرانیەکی خالقی خۆی ناڵێ ئەمەینەکەی حەسەن زیرەکە ناڵێ ئەمەینەکەی سیعلێزەری کوردستانیە خۆینەکانی ئەویشی وتۆتەوە کاک کارزان ئەوی سیعلێزەری کوردستانی ئەوانە کەچی سیرەکەی بە مۆسیقایەک و بە ئەدایەکی کە و بە تەوزیعێکی کە کردوێتی ئەمەیان بوو بەی خالقی ئەمە هونەرمەندی دەنگخۆش بەڕای من ئاوا خۆی بدۆزێتەوە نەک تا 10 ساڵی کەس 50 ساڵی کەس کاگە حسان فلان هەر حەسەن زیرەک بڵێنەوە ئیمکان نییە خەڵک هەر بەراوردەکە دروستەکات خەڵک حەسەن زیرەک لەوێ بینێ تۆش لێرە بینێ بەڵام حەزەکەم شێوازی بۆ خۆ دروستکەی کەوا بڵێن ئەمە ئەحسان خۆی بەم شێوانە گۆرانیەکانی حەسەن زیرەک ئەڵێتەوە یعنی چێژێشکەی لێوەدەگرین لە ئێستاە مامۆستاژیان هەتا ئێرەمان حەسەن زیرەک هێنا ئێمە سپاسان دەکەین بەڕاستی سپاسکە ئاسانی شەکەین لە نزیکەوە زۆر چێژم لە دەنگی بینی ینی هەستم کرد بۆن و بەرامە حەسەن زیرەکە بە سەرمانە جا ئێستا با بزانین خودی کاگە حسان زیرەک شێوازی خۆی ستایلی خۆی ناوچەی گەرمیان چیمان پێشکەشەکات بۆی کاک حسانێک تریش پێشکەشی بینەرەکان بکەین ئەگەر کاکە کاروان بەو شمشاڵی قەتار و خاوکەر کوڕەکانی ساقی سادەیشین فەڵەگایی ساقی سادەیشین ئادی داریایی وهرایی ئەماوە جاگوڵانایی سەرکێشەر بە بمرین جا تۆ یاری سەحراوەی ڕۆیی خاکەی نیشتن و بەرگ هەوای مناسەر بە بمرین کێزە یاری مناجات ڕۆی
دڵگوشان هەوای دڵگوشان هەردانای وەهاشتانێ بەڕوەڕۆی سەحرای بە بمرین گەرمە سیار وەشتان پەڵک ڕۆین ڕۆ ئەمە ڕۆ ئاریا گوراگاریای درەختەنە سەوزەن درەختەنە سەوزەن ئازی دەریای شنوای شتاوایان نەورۆزن سۆزن بە بمرین هەوای پەیکاوان پەڵک ڕۆی ئەمە نەمەی ڕۆی ڕۆ با من ببرم دەخیل دۆسم تو نەمری دەست و دەمە خۆش بێ و نمونەت بێت لە خەبەکەمان گۆڕی خۆشحاڵە گەرمیانی کاگەسان خۆشحاڵە کردین یاخوا دەست و دەمە خۆش بێت با بینەرە بەڕێزەکان بزان کاگەسان ئەم دیوەشی هەیە دیوی لای خۆی دیوی گەرمیان ئەم سۆزە جوانە کەلیمەشتی خۆم بڵێم بۆی پێمان خۆشە هەمیشە بدایم حەزەکەین گوێمان لێت بێت فەرموو بەسەر سایامی لەسەر لۆتکای بڵندی گەنجی وەستاوەیە بەسەر سایامی لەسەر لۆتکای بڵندی گەنجی وەستاوەیە جریتی چیە سەراپاسەیار گذشتەینەیە ئومێدیمەیە فلیمی پێر لە ناسۆری هەرەسێنایە نیلاویمەیە هەرەسێنایە نیلاویمە دەست و دەمە خۆش بۆ خۆم داناوە بە بۆچوونی خۆم دەست و دەمە خۆش باشە هەوڵێکی زۆر باشە دەست و دەمە خۆش بێ و هەر بژی کاگەجان کاک مستەفاجان بەڵێ لەو سۆزەی گەرمیانە کردی چیت بەسەر هات لە سلێمانی مابوو یا ڕۆشتی وەرەوە گەرمیان وڵی من بۆ گۆرانی زۆر وێرانم دیارە جاری وا هەیە نییە تەسەورەکەیت شەوێکیان لە سەعاتی ئەنزەوە هەتاکو شەشی بەیانی کاسێتێکی کاوی ساغا بەڵێ لێ ماوەتەوە لێ ماوەتەوە لێ ماوەتەوە لێ ماوەتەوە لە کوێش لە دەرەوە لە حەوشەکە هەرچی بەرەو دراسیەکانمان وانە هاتنە سەرم وتیانەوە چی بوویم شەو وتمەوە تەجیلەکە ئاگام لێنەوە خەوم لێ کەوتووە بەڵام کوتێگەی لاوە گوانە کاس هەموو گۆرانیەکان ئەمرم لەگەڵیا باڵێ باڵێ کاک بەرزای حساس تۆ چۆن بوو بەرامبەرم بەرهەمانە وەڵاهی بەڕاستی من کە جۆم لەو بەرهەمانە بێ ئەمباتەوە بۆ دنیایەکی تر چکە خۆ دەزانی ئێستا ئەو وەکو مامۆستاش جەنابی باسی کرد ئەو بەرهەمانەی ئێستا زۆر جیاوازە لە
ئەو بەرهەمە کۆنانەی کە ئەوترێتەوە ئێستا کە ئەوترێتەوە چەند ڕۆژێکە و لە بیرەکرێ ئێستا ئەمە یادی 50 ساڵی حەسەن زیرەکەکەینەوە کە تا ئێستا گوێمان لە دەنگی ئەو گۆرانیانی حەسەن زیرەکە بێت چاچ بە دەنگی خۆی یا چکێکی وەکو کاکە ئەحسان ئەگڵێتەوە هەستێکی تری لا دروزە بێتەوە ئەو باتەوە بۆ دنیایەکی پڕ لە خۆشی پڕ لە مەحەبەت زۆر جیاواز لەم دنیای ئێستا بەڕاستی من بۆ خۆمە گەڕێمەوە بۆ ئەو کاتانەی کە مناڵ بووم گوێم لێگرتووە یا کە لە ماڵی ئێمە بووە یان لە شوێنەکانی تر بووە ئەحساسێکی تایبەتم پێ بەخشێ. کاک بەرزان وێنەیەک هەیە لە ماڵی ئێوەی حەسەن زیرەک لە شوێنێک تر نەبێت وەکو بزانیت؟ وەڵڵاهی کاک میدیامی وێنەی هەبوو لەگەڵ کاکم بەڵام خۆتەزانی ئێمە زروف و زەمن زۆر غەدار لەگەڵمان ڕاکەڕاک و کۆمەڵێ مەشاکلی زۆرمان بەسەر هاتووی کاک محەممەد یەکێک بوو لەوانەی کە عاشقی وێنەگرتن بوو و حەزیە کرد وێنە بگرێ بۆی بیپارێزێ و کاک میدیانی کاک محەممەد ئەوەندە حەسەن زیرەکی خۆشەویست باوەڕەکەی کە ئاودیویان کردەوە لە ساڵی 70 خەڵکی نار بە دوایە وتی بگەڕێتەوە ئێستا زەمنێکی ترە ئێستش بیرمە کاکە میدیا لە مانگی 6 هاوین بوو کە حەسەن زیرەک ئێواران خۆتەزانی هەر ڕادیۆ هەبوو وتی بەداخ و پەژارەیەکی زۆرەوە هونەرمەندی گەورەی کورد حەسەن زیرەک کۆچی دوایی کرد باوەڕکە بیرمە کاک محەممەد ئاوا دای بەڕانی خۆیوتی بەداخەوە خۆزگە جارێکی تر حەسەن زیرەکم بدایەتەوە هەواڵێکی زۆر ناخۆش بوو بەدەشتی ئاوا لەسەر ئەژنۆ دانیشت دای بەڕانی دوو مانگی 6 بوو بەڵێ مانگی 6 بوو بەڵێ ئەوازە 22 مانگیش بوو بەخوا ئافرم 22 وە کاک میدیا ئێستاش ئەو گۆرانیانەی کە حەسەن زیرەک ئێستاش خۆ تەماشاکەی 50 ساڵە ئێستاش تۆ کە گوێی لێگریتەوە لی بێتاقەت نابی یعنی وەکو ئەو گۆرانیانی نیوەکو جەنابی مامۆستا باسی کرد ئێستا هەموو شتەکانی و ئەو کاتەش کە حەسەن زیرەک گۆرانی و تۆ کاکە میدیا ئەم ئەجیزەی ئێستا نەبووە هەر تەجیلێک بووە و هینکراوە من بیرم میە بە تەجیلی فلێبس وارێکی پێوە بوو میکرۆفۆن بوو دایانەنا دانیشتەکانی پیان تەجی کرد. کاگە سانجان چیتکە ئامادە کردووە سيجربوا مانجيرو لا كوداكا سيجربوا مانجيرو لا كوداكا ضكم كالي كالي بالاي توداكا ضكم كالي كالي بالاي توداكا جادو بريدي عذري وبقوري مرومي وينبا بوبرينا كي من هرخو درمان بوبرينا كي من أتولق من باو خذا بيسيني حقيم لدايات خذا بيسيني حقيم لدايات قم جوري أمكي شايكني للصايات قم جوري أمكي شايكني للصايات بريدي عذري وقوري مرومي وينبع بوبرينا كي من الخو درمان با
درداكي من حرخود لقمان بام سيجربوا مانجي خرماني داوا سيجربوا مانجي خرماني داوا يصر ميلي توم بكاز نداوا يصر ميلي توم بكاز نداوا دري وقور يمرومي وانبا بودر ذاكي من الخلد قمان با بوبرينا ياكي من الخلد درمان با بەخێر بێنەوە. عزیزان خۆشەویستان کەناڵی دیمەن بەردەوامە لە پرۆگرامەکەتان پرۆگرامی ئاوازی مە. کاک مستەفا گیان نازان بڵم دواوتت یا ئامۆژگاریت چیت هەیە بۆ بینەران یا بۆ پرۆگرامەکە؟ دەستان خۆش بێ و تەمەندرێژ بن و هەر سەرکەوتوو بن و ئیشەڵا شتی جوانتر و جوانترتان بەدوا بێت و خزمەتی ئەو میلەتە هەژارە داماوەی خۆمان بکەن. ئێمە زۆر سپاس دەکەین، زۆر مەمنونین ماندوومان کردیت بە ئامادەبوونت بە قسەی خۆش و زانیاری دووبارە سپاس دەکەین بە خێبی سەرچاومان کاک بسواجان. کاک بەرزان گیان جەنابەت ئامۆژگاری تێبینی جان دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستیم زۆر خۆشحاڵ بووم کە سوپاسیشتانەکەم بانگشتان بۆم بەرنمەیە هەمووکو یادێکی ئەو هونەرمەندە گەورەمان کردەوە و هەمیش ئێمە گێڕایەوە بۆ ئەو ساتانەی کە پێویست بوو باس بکرێ و بەسەبەب بەنسبەتی منیشەوە من زۆر پێم خۆش بوو چەند ڕوونکردنەوە یەکەمدا ئەوە زۆر گرنگ بوو بۆ من و هیوای تەمەندرێژی بۆ بەرنمەکەتان نەخوازم. هیوادارم جەنابیشت کاری باشتر و باشتر ئەنجابەی دووارە دەستخۆشیتان لێ یەکەم و زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. سپاس و جەنابیشتان ماندوومان کردی، زۆر سپاس دەکەین دووبارە بەخێر بێت. مامۆستاجان جەنابیشتان ماندوو بوون، ئێمە سپاسان دەکەین بۆ زانیاریەکانتان بۆ بەشداریکردن لە پرۆگرامەکەیە. جا ناجام دواوتت هەیە ئامۆژگاریت هەیە چیت هەیە لە خزمەتین؟ بەڕای من ئەم جۆرە بەرنەمانە شتێکی زۆر زۆر باشە. ناساندنی گۆرانیبێژی میلی یاخو کەسانێک کە لە مۆسیقا و گۆرانی کوردیە باڵا دەست بوون بۆ ئەم نەوەی نوێیە کە ئێستا هەیە با بزانن ڕابردووی ئێمە چۆن بووە و بۆ ئەوی داهاتۆکەمان ڕۆشنتر بێن. ئەمە زۆر گرنگە ئەو گەنجانە لە مۆسیقای کلاسیکی خۆمان بگەن، لە دەنگە کلاسیکەکان بگەن و تاموچێژی لێ وەرگرن. بەڵێ خۆشەویستان ئومێدەوارین بتوانین بەردەوام بین لە خزمەتی هونەر و هونەرمەندانە. کاک ئەحسان گیان ئاخر بەرهەمت ئاخر وڵای ئاخر بەرهەمەم گۆرانێکی کۆلکلۆراویش لە دەنگی هونەرمەندی خوا لە خۆشبوو مامۆستا ساوی کوردستانی و جۆن لێ بووم بە ڕەحمەت و یادی بەخێر. چییە گۆرانیەکە ناوی گۆرانیەکە گەبیرت؟ تۆمە ڕۆمەڕۆ. باڵێ سپاس دەکەین خۆشەویستان بەم بەرهەمە دێنە کۆتایی پرۆگرامەکە تا حەڵقەیەکی بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.
مشتێ لەگڵەکەی پێداشتی گەرمیان مشتێ لەگڵەکەی پێداشتی گەرمیان هەر وەگێتە بەڕۆک دڵە گیانێ پیرۆزە لام ئەمەنەمە جنە یاری ومەزاقی سەیرانگەی جەیران یاری ومەزاقی سەیرانگەی جەیران ئەڵان گەشتن پای ئەزم سەیران شمال شنەی بای شەمال وە پێدەشتەوە گەنە شنەی بای شەمال وە پێدەشتەوە کزەیەکەیت گیانەکەم لە بەهەشتەوە
جواني لا مني ما يعري زور لا توي جواني هي ما يعري